فیلمی ئەندێشەی و خەیاڵ لە سینەمایە مێژوەکی کۆنی وەکو باسم کرد و ئەگەر من دیسانەوە بگەڕێمەوە بە پرۆسەی بەرەمهێنانی فیلم لە فیلمی کوردی کە ئێمەش دیارە فیلمگەلێکی زۆرمان هەیە لە مێژووی سەرهەڵدانی دروستبوونی فیلمی سینەمایی لە کوردستاندا کێشەی گەورەی دەرهێنەر و هونەرمەندی ئێمە لە بواری فیلمسازیە کێشەی خەیاڵە، کێشەی ئەندێشەیە. دەرهێنەر و هونەرمەندی ئێمە خاوەنی خەیاڵ نین، خەیاڵیان مردووە. زۆربەی زۆری ئەو فیلمانەی کە بەرەم هاتووە فیلمی سادەن، ڕووکەشین، خەیاڵتیایە دەورێکی کاریگەری نەبینیوە. خەیاڵ بەواتای بنیادنان، بەواتای ئەفراندن کە بەداخەوە فیلمی سینەمای ئێمە لەم خانەی خەیاڵە یان لە کای بەرهێنانی خەیاڵە نەیتوانیوە جێدەستی دیار بێت و دەرهێنەرەکانی ئێمە لەم کایە زۆر هەژارن بەداخەوە. و فیلمەکانی ئێمە فیلمێکن لە ئێمە بابەتگەلێکی زۆرمان هەیە و دیارە سینەمای ئێمە سینەمایەکەکە فیلمی زۆریشمان هەیە بەو بارودۆخەی کوردستانی پیاتێپەڕ بووە. ئەو فیلمانەی بەرەم هاتووە کەم نیێتە لە ئەمڕۆیە، بەتابەتی لە دوای ساڵیانەی 2000ەوە کۆمەڵە فیلمێکی باش بەرەم هێداوە. ئێمە نابێ خۆمان بەراوردکەین بە وڵاتانی تری دنیا، بەڵام لە ئێمە لە ئاستێکی خراپە نییە لە بەرەمهێنانی فیلمە، بەڵام فیلمەکانمان ئاستیان خراپە لە ئاستێکی نزمە. ئەمە کێشەکەیە. ئێمە جگەلەوەی ئاستی بەرهێنان تا ڕادەیەک زۆر نییە، بەڵام ئەوەی کە بەرەم هاتووە کەم نییە، بەس ئاستی فیلمەکان، ئاستی هونەری فیلمەکان لە ئاستێکی خراپی هەیە و خەیاڵ نەتوانراوە بنیادەیەکی درامیان سینەمایی هەبێت لە زۆرێک لە فیلمەکانی ئێمە. دیارە فیلمی ئەندێشەی بە هەمان شێوە کۆمەڵێک تەوژم و ڕێبازی جیاوازی فیلمی جیاوازی ئەندێشەی هەیە کە لە چەند بەشێکا من جیام کردوتەوە لەوانە سینەمای تەوژمی نوێی پێشەنگەکان کە ئەمانیش دابەشەکرێن بەسەر سێ قۆناغ و سێ جۆر فیلمی جیاوازەوە. یەکەمیان دادایی و سریالیەکان کە لە ساڵی 1920 بۆ 1930 لە بەرلین و پاریس زۆربەی زۆری فیلمەکانیان ئەنجام داوە. دووەم ئەزمونگەری و شاعری کە لە 1940 تاکو 1954 لە ئەمریکا زۆرێک لە کارەکانیان ئەنجام داوە. هەروەها فیلمی نهێنی لە 54 لە ئەمریکا تا ساڵانێکی درێژ بەردەوام بوون و کۆمەڵێک ڕێباز و شێوازی جیاوازی لە خۆ گرتووە. شێوە کارکردن و خەڵسەتی ئەم گروپەی بڵێن تەلیعەکان تا ڕادەیەکی زۆر ئالۆز و سەخت بووە بینە، تێگەیشتنی ئاسان نەبوو، بودجەیەکی زۆر کەمیانە بەکارهێنا بۆ فیلمەکانیان و فیلمەکانیشان زۆر کورتمەودا بوون، درێژ نەبوون و کەمتر بیریان لە قازانجە کردەوە، گرنگیان بەلانی بازرگانی نەئەدا. لە هەمان کاتدا فیلمەکانیشیان زیاتر بڵێن فیلمی بازرگانی نەبوو یان زیاتر فیلمی کەم تێچوو بوو. لە ژێر هەژمون و کاریگەری شانۆیە بوون. جۆرێک لە هەژمونی شانۆیی بە فیلمەکانیانەوە دیار بوو، هەر لە بەکارهێنانی ستودیۆ و ڕووناکی و جوڵەی شانۆیی و زۆرێک لە بابەتەکانی ترکە پیانەوە دیار بوو. لای ئەمان فیلم ئەمرازێک بوو بۆ دۆزینەوەی ژێرخانی جیهانی مەتریاڵی، گرنگیان زیاتر بە ژیانی ڕاستەقینە و ڕیالیست نەئەدا، بەڵکو بە خەیاڵ و بە ئەندێشە. لە ناو فیلمەکانە هەوڵیاندا دنیایەکی خەیاڵی لە ڕێگای وروژاندنی پرسیارە وجودی و فەلسەفیەکانەوە بەرهەم بێنن. زیاتر فیلمەکانیان ڕێچکەیەکی فکری و فەلسەفی هەبوو. زیاتر فیلمەکانیان لایانی دەرونی و دەروونشیکاری و سایکۆلۆژیەوە ئەنجامەدا. لە گرنگترین فیلمەکانی ئەم کۆمەڵەیە فیلمی خوێنی شاعیر لە دەرهێنانی جان کۆکتۆ، نۆرینگەی دکتۆر کالیگەری لە دەرهێنانی ڕۆبەرت وینیە، هەروەها سەگی ئەندەلوسی لەلایەن
هونەرمەند و هونەرمەندی بواری شێوەکاری سلڤادۆر دالی و لیسبۆنێرەوە دەرهێنرا بوو و کۆمەڵێک کار و فیلمی تریش کار دیارە کە لەم ڕەوتا جێگایان هەبووە. یەکێکی تر لە خانە و شێوازەکانی فیلمی سینەمایی فیلمی ئەندێشەی خەیاڵیە، فیلمی خەیاڵی زانستی یەکێکە لە شێوازەکانی فیلمی سینەمایی و تا ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر لایەنگر و بینەرێکی بێشوماری هەیە لەسەر ئاستی دنیاە. فیلمی خەیاڵی زانستی لە سەرەتای دروستبوونی سینەماوە هەر لە فیلمەکەی میلیسەوە گەشتێک بۆ سەرمان درێژەی هەیە و بە چەندین قۆناغ و سەردەمی جیاوازە ڕۆشتووە بینەرخواستێکی زۆر زۆری بۆ ئەم شێوازە فیلمە هەیە. چیرۆک و بابەتە خەیاڵی و زانستیەکان پاڵپشتن بۆ پەرپێدانی گرێدرامیەکان و کە بەهۆی تەکنیکێکی باڵا و تازترین داهێنانە تەکنۆلۆژیەکان بە شێوازێکی سەرنجڕاکێش و فەنتازیانە بنیاد درامیەکان هەڵەچندرێ. بیرۆکە و چیرۆک لە چوارچێوەی ڕووداوەگری ماناوی و پێشبینی کرا و داهاتوودایە. زیاتر بابەتەکانیان لە بابەتی خەیاڵی وەکو گەشت بۆ ئاسمان، شەڕە گەردوونی و ئەستێرەیەکان، جەنگی ئەستێرەکان، جەنگەنەوەی و کارە ساتبارەکان، بابەتی خەیاڵیە زیاتر بابەتەکانیان ئەندێشە ڕۆڵێکی کاریگەرە بینێت لە دروستکردنی بابەتەکانیان، دیکۆر و تەکنۆلۆژیا دەورێکی کاریگەرە بینن لە ڕێگەی تاسرین داهێنانە تەکنۆلۆژی کۆمپیوتەرەکانەوە زۆرێک لە کارەکانیان ئەنجامەدەن. ئێستا گەشتووە بۆی کە کاری کۆمپیوتەر لەگەڵ دیمەنی فیلمیات تێکەڵەکەن و بە شێوازی ڤیزارتی و بە شێوازی کڕۆماکی جۆرێک لە دیمەکانیان بە شێوەک لە شێوەکان بەرهەمێن کە زۆر سەرنجڕاکێشە و زۆر جێی سەرنجە. شێوازی جلوبەرگ و مایکەپ و ماسک و ئەو ڕووناکیانی کە بەکارهێنێت جۆرێک لە دنیایەکی خەیاڵی ئەفسانەیی تیا لە فیلمەکانیانە خوڵقاندووە. لە هەمان کاتدا بینەر لەم فیلمانەدا تووشی جۆرێک لە سەرسوڕمان و حەپەسان و سەرسانبوون نەبێ و هەندێک جار ونبوونێک ڕۆیا لە بیر و زاکرەی بینەراکەوای لێکاتدا ببڕێ لە دنیای دەرەوەی خۆی و جیهانی ڕیالیستی. دیارە کۆمەڵێک فیلم هەیە کە ئەم فیلمانە یەکێک لە خەسڵەکانیان ئەوەیە داهاتێکی زۆری تیا سەرف دەکرێت، بەڵام لە هەمان کاتدا بودجەیەکی زۆری داهاتێکی زۆریشی هەیە، قازانجێکی زۆریشی هەیە ئەم فیلمانە. گرنگترین دەرهێنەرەکانی ئەم ڕاوتە فیلمیە لە ساڵی 1927 فیلمی میترۆپۆلای لایەن فریتز لانگەوە دەرهێنراوە کە فیلمێکی خەیاڵی زانستیە. ستانلی کۆبریک دەرهێنەری گەورە بە فیلمەکانی ئۆدیسای بۆشایی 2001، پرتەقاڵی میکانیکی کە دوو فیلمی خەیاڵی زانستین و چەند فیلمی تریشی هەیە. ستیڤن سپیلبەرگ بە فیلمی ئیتی سپیلبەرگ دیارە ناوێکی گەورەیە لە دنیای سینەمای جیهانی و ئەمریکیە، کۆمەڵێک فیلمی ناوازەی هەیە، بەڵام لە بواری فیلمی خەیاڵی زانستیشا کۆمەڵێک فیلمی هەیە لەوانە ئیتی، ئای باخچەی دایناسۆرەکان، زنجیرە فیلمی ئەندیانان جۆنز و کۆمەڵێک فیلمی تر کە فیلمی خەیاڵی زانستین. تێری گلیانێکی کە لەو دەرهێنانەی کە جێدەستی دیارە لە فیلمی خەیاڵی زانستیە لە دیارترین فیلمەکانی فیلمی بەرازیلە کە لە ساڵی 1985 دا بەرهەمی هێناوە لە چیرۆکەکەی لە فیلمێکی ترەوە کە فیلمەکەش لە ڕۆمانی 1984 جۆرج ئۆریێڵ وەرگیراوە و یەکێکە لەو فیلمانەی کە لە مێژووی سینەمایە بە شێواز و تەکنیکێکی سینەمایی زۆر باڵا بەرهەم هاتووە. دیارە ناوی تریش هەیە وەکو جیمس کامیرۆن، ڕادلی سکۆت و ئەو دەرهێنەرانی تر کە جێدەستیان لە فیلمی خەیاڵی زانستیا هەیە.